من بۆ شەڕی پەرلەمانی کوردستان و پەکەکە پارتی کرێکارانی کوردستان کە لە 3 دەی 1992 بە هاوکاری سوپای تورکیا بەرپایان کرد کە بە شانازی ویانوت 1000 چەکدار لە پەکەکە کوژراوە. پارتی لاشەی 500 کوژراوی پەکەکەی لەسەر جادەی دهۆک زاخۆ ڕیز کردبوو. دواتریش گۆڕی بە کۆمەڵ دەرکەوت و دۆزرایەوە. گۆڤاری ئەڕەئی ئەردەنی ڕسمەکانی گرتبوو کە لەناو خۆمانە بڵاو نەبوو لەوێ لە 4 یانزەی 92 بڵاو بۆ منیش دەستم کەوت. منیشەم شیعرەم بۆ نووسیون کە بە ناوی چارەنووسی کوردایەتی لە حوتی 93 نووسیومە. لە گوندێکی ئەفریقایی چەند داڵ و مێش دەوروچێنە سەر گوفەکێ، پار لە تەنگی بێگۆڤەدا ئاوا جەندرمەم دەبینی لەسەر لاکە تۆپیوێکی شڕواڵ لە پێ. تومەسکاکە ئەم کەلاکە کوردایەتی پەرلەمانە، ئەوە بەخت و چارەنووسی وەک دادە عروبەی چاکە.